هەڵبژاردنەکان من بە ئێستا شوێ دەڵم یعنی ئەوان بڕیارەدەن نەتیجەکەی چۆن بێ ئەوان و من ضمنهم هەندێک وڵاتی نێودەوڵەتی کە ئەمان بەرژەوەندەکانیان دەپارێز مامۆستا من زۆر ڕاشکاوانە قسە ئەکەم یعنی ئەوە حەقیشە من لە حزبێکی ئۆپۆسیۆن با بڵێن بەڵام باوەڕتە بیانی ماوەی کە ڕەخنە زیاترگرمێن بە ئۆپۆسیۆنێکی زۆر حەقیقیمان لە کوردستانە نییە دوو لایەنی ئێمە لە کوردستاندا دەسەڵاتدارن باشە لایەنێکیان لە سەدا 99 کورسیەکان بێنێ و لایەنێکیان یەک کورسی بێنێ ناتوانێت بەبێ ئەم حکومەت پێک بێنێ ئەوەی کە لە کوردستان بڕیار دەدا حکومەت پێک بێنرێ سندوقەکانی دەنگدان نییە و بڕیاری هاوڵەتیان نییە ئەوە بڕیاری دوو حیزبی دەسەڵاتدار ئەوەی کە با بڵێن ئیدارەی زۆنەکان دەکا حکومەت نییە حیزبە و بەداخەوە لە ناو حیزبیشە بنەماڵەیەکی دیاری کراوە یعنی هەڵبژاردن لە کوردستاندا متمانەی نەماوە دەبینین ڕێژەی بایکۆت لە چه ئاستێکدایە چی وای کردووە کە ئەم حیزبانە بێ باک بن لە پێکهێنانی کابینەی حکوومەت و پێکهێنانی ئیدارە و کەس نەبێ محاسەبەیان بکە کاتێکەوە بەرژەوەندیان بەریەکەکەوێ ئامادە نین حکومەت پێک بێنن ئێمە ڕێفراندۆممان کرد ببین بە دەوڵەتێکی سەربەخۆ وەنە ئۆپۆسیۆنێکیشمان هەیە ئۆپۆسیۆنێکی کاریگەر بێ کە بتوانێت فشار دروستکە حکومەت پێک بێت ئۆپۆسیۆنی حەقیقی یا با بڵێن دەستی دنیا بە جۆرێک لە جۆرەکان وەکو دەستەمۆی لێکرا ئۆپۆسیۆنێکی زۆر ئەکتیڤمان نییە بەداخەوە ینی کۆی ئەمانە بە مانایەکی تر دوو حیزبی کردو بە دەسەڵاتداری هەمیشە هەمەکارە و هەمە دەسەڵات کوێیەکان ساغ و سەلامەت بن خۆشەویستان لەوەتەی کورد لە باشووری کوردستان ئینتیفاازەی کردووە ڕاپەڕینی کردووە و دەستی کردووە بە بنیاتنانی حکوومەت و دەوڵەتداری هەڵبژاردن کراوە چەند هەڵبژاردن کراوە هیچ هەڵبژاردنێک بەدەر نەبووە لە گلەی و گازەندەی حیزبەکانی دەرەوەی یەکێتی پارتی هەندێک جار یەکێتی پارتی خۆشیان نیگەرانیکی قوڵیان هەبووە لە بابەت بە ڕێوەچوونی هەڵبژاردنەکان لە دوای هەڵبژاردنەکان کە دەست کراوە بە پێکهێنانی حکوومەت و دروستکردنی کابینەکان جۆرێک وەکو نەریتی لێ هاتووە کە هیچ کاتێک لە وادەی دیاریکراوی خۆیدا کابینە یەک لە دوای یەکەکان پێک نەهاتوون نزیکترینیشان ئەوەیە کە لە ساڵی 2004ەوە کە هەڵبژاردن کراوە تا ئێستا 400 و ئەوەندە ڕۆژە تا ئێستا کابینەی نوێ نەتوانراوە دروست بکرێت لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک سەباح قارەمانی وەکو چاودێری سیاسی گفتوگۆکەین لەسەر بابەتی بۆچی ئەم حیزبانەی هەرێمی کوردستان لە باشوور ناتوانن لە وادەیەکی دیاریکراوی خۆیدا کابینەیەک پێک بێنن حکوومەتێک پێک بێنن ئایا ناکۆکیەکانی ئێمە ئەوەندە قوڵن کە نەگەینە ڕێککەوتن لەسەر پێکهێنانی کابینەیەک ئیدارەیەک ئەسڵەن ئێمە پێویستمان بە حکوومەت هەیە پێویستیمان بە پەرلەمان هەیە پێویستمان بە ئیدارە هەیە یاخود پێویستمان بە حکوومەت و پەرلەمان هەیە لە نەبوونی ئەمانە چ کێشەیەک دروستە بێ بۆچی تا ئێستا لە هەرێمی کوردستان نەتوانراوە دەستور بنووسرێتەوە خلافی ئێمە بۆ نووسینەوەی دەستور ناوخۆیە یاخود دەرەکیە کاک سەباح زۆر بەخێر بێی زۆر سپاس کاک سەباح زەحمەتت کێشاکە ئامادە بووی لە پرۆگرامەکەی ئێمە کاک سەباح با لەوە دەست پێ بکەین ئەم نەریتە ناشرینە چییە کە ئەم حیزبانە لە باشووری کوردستان ناتوانن لە دوای هەڵبژاردنێکی تەندروست حکوومەتێکی تەندروست پێک بێنن لە وادەی دیاریکراوی خۆیدا بەنای خۆی گەورە میهرەبان مامۆستا ئیسماعیل ئێمە ئەگەر سەرکن وەکو سێرچێک ئەوەتەی کە فعلەن لە دوای ڕاپەڕین و هەڵبژاردنەوە کە کراوە لە 92ەوە هەر جاری بە جۆرێک لە جۆرەکان بە ڕێژەیەکی کەم پێکهێنانی حکوومەت دوا کەوتووە لەوانەیە لە هەندێک کاتە ڕێژەکەی با بڵێن نزیک بوو بێ لە نۆرماڵ و ئاسایی بەدلەوە بەداخەوە کە دوایی بەهۆی شەڕی ناوخۆوە ئەسڵەن حکوومەت دوو بوو بە دوو حکوومەت لە هەرێمێکە بەداخەوە ئێمە دوو حکوومەتمان هەبوو لە هەر زۆنێک و سەرۆک وەزیرانێک و حکوومەتێکمان هەبوو دوجار کە پێکاتنەوە حکوومەتیان پێکهێنا بەڵام ئەوەی کە زۆر گرفتە بەڕاستی بە تایبەت لە کابینەی هەشتەوە کە ڕێژەیەکی زۆر یعنی ناتەندروست
حکومت پێکێنانی حکومت دواکەوتووە کە لە کابینە هێشتا بنزیکە 8 تا 9 مانگ دواکەوت لە کابینەی نوە لە برەوەی کە دەرس وەرگرین لە کابینەی پێشوو بەڕاستی 9 مانگ و دەڕۆژ دواکەوت و ئێسش کابینەی وەک ئاماژەت پێکردکە ئەوە بۆ ساڵێک و مانگێک و تقریبن 20 ڕۆژە حکومت پێک نەهێنراوە و ڕوونیش نییە کەی پێک دێت چەندی تر دەڕواتە سەری و بەڕاستی کە خۆی هەر تەمەنی حکومت 4 ساڵە تەمەنی حاڵەتی نۆرماڵی حکومت 4 ساڵە باشە ئەگەر مدەیەکی تیش بڕوە ینی ساڵ و نیوێکی بڕوە دەبێ ئەو حکومەتە دوایی چی بکەوە خزمەت گوزارەکانی چۆن بێ بۆ پێک نایە بەڕاستی بەداخەوە ئێمە لە کوردستانە من ئەگەر بڵێم کاتێکیش حکومت پێک دێ زۆر جار ئاماژەم پێ کردووە کە حکومت پێک دێ بەڕاستی بەناو حکومەتە یعنی وەکو ناوەڕۆک وەکو حقیقت حکومتداری نیە لە کوردستانی ئێمە لەبەرەوەی لە کوردستاندا ئەوەی کە بڕیار دەدا ئەوەی کە با بڵێن ئیدارەی زۆنەکان دەکا حکومت نییە حیزبە و بەداخەوە لە ناو حیزبیشە بنەماڵەیەکی دیاری کراوە یعنی لە هەردوو دەڤەر ئەوەی بڕیار دەدا کە چی بگوزارێت چی ڕوو بدا چی بکرێ دوو بنەماڵی دیاری کراون لە ناو دوو حیزبی دەسەڵاتدارە کە حیزبەکان تەحەکومەکەن بە بەڵگەی چی بۆ نمونە لە زۆنێک سەرۆکی ئەو حیزبە بڕیار بەدەسترە دەسڵاتی زیاترە لە سەرۆکی حکومەتی هەرێم هەنی ئەگەر لە زۆنێکی دیاری کراوە با بڵێن لەم زۆنە سەرۆکی حیزبێک بیەوێ هەرچی ئەکاو دەتوانێت بیکە لە کاتێکا سەرۆکی حکومت کە سەرۆکێکە با بڵێن لە پەرلەمان ئەگەر متمانەی پێدراوە ناتوانێت ئەوە بکە و ئەو بڕارانەی لەو سنوورە جێبەجێ نابێت بە هەمان شێوە لە زۆنەکەی تر سەرۆکی حیزبەکە بەدەسەڵاتدارترە لە جێگری سەرۆکی حکومەتەوە بگرە لە سەرۆکی حکومەتیش ئێمە لە دنیادا شتیوانە شتیوانە لە ڕووی ئیداری و بەڕێوەبردننی وڵات و ئیدارەدانی خەڵک و دروستکردنی پرۆژە و جێبەجێکردنی یاسا و ئیجراعات لەگەڵ خەڵک و خەڵک زیندانیکردن و ئەمانە لە دەرەوەی دەسەڵاتی حکومەت بەدەست سەرۆکی حیزبێک بێ لە کاتێکە ئەم سەرۆکی حیزبانە لە نێو حکومەتە هیچ پۆستێکیان نییە هیچ پۆستێکی دیاری کراویان نییە جا ئەمە وای کردووە بەریەکەوتنی بەرژەوەندی ئەم دوو حیزبە کاتێکەوە بەرژەوەندیان بەریەکەکەوێ ئامادە نین حکومت پێک بێنن و وەکوتم تەجاوزی هەموو بەرژەوەندیەکانی ملت دەکەن بۆیە دەبینی هەر هەتاوەی کە مامۆستا ئیسماعیل ئەمە ڕاستیەکە ئەوەی کە لە کوردستان بڕیار دەدا حکومت پێک بێنرێ سندوقەکانی دەنگدان نییە و بڕیاری هاوڵەتیان نییە ئەوە بڕیاری دوو حیزبی دەسەڵاتدارە بە نمونەیەکی دوو لایەن ئێمە لە کوردستاندا دەسەڵاتدارن باشە لایەنێکیان لە سەدا 99 کورسیەکان بێنێ و لایەنێکیان یەک کورسی بێنێ ناتوانێت بەبێ ئەم حکومت پێک بێنێ ئەگەر پێکیشی بێنێ واقعاً دەسەڵاتەکەی هەتا دێگەڵەیە یعنی لەو لاوەتا دێگەڵە لەم لاوەتا دێگەڵە بۆیە سەرنجام هەر ئەبێ پێکەوە باشە ئەگەر قەرار بێ با بڵێن سندوقەکانی دەنگدان بڕیار بدا باشە هەر کابینێک توانی 50 زائد هەر لایەنێک 50 زائد یەکی کۆ کردەوە حکومت پێک بێنی بەڵام ئەمە لەوانەیە لە ڕووی ئەعلامەوە قسە لەسەرەوە بکرێ و 50 زائد یەک بەڵام لە ئەمری واقعدا هەردوو لا دەزانن هیچ کەسێکیان ناتوان هیچ لایەنێکیان ناتوانن بە 50 زائد یەک حکومت پێک بێنن و تەجاوزی یەکتر بکەن یەکتر وەلا بنێن مادەم وایە بەڕێز کاک سەباح بۆچی هەڵبژاردن نەکرێ هەڵبژاردنەکە لەبەر پیشاندانی ڕوویەکی دیکەی هەرێمی کوردستانە بە دنیای دەرەوە کە گوایە لە هەرێمی کوردستان دیموکراسی هەیە هەڵبژاردن نەکرێ حیزب هەیە دەنگی ئازاد هەیە گوایە سندوقی دەنگدان هەیە بە دڵنیاییەوە بۆ ڕنگ ڕێژکردنە یا بە جۆرێکە بڵێن لە چاواشەکاری بۆ وڵاتانی دەرەوە بۆ هاوڵاتیانی هەرێم بەڵام کوردی خۆمەندە لە دەستەکەش کەشفە ڕوونە یعنی هەڵبژاردن لە کوردستاندا متمانەی نەماوە دەبینین ڕێژەی بایکۆت لە چه ئاستێکدایە و هۆکارەکەی چییە من زۆر جار وتومانی ڕامگان و دومە خۆزگە لە کوردستان بۆ یەک جار هەڵبژاردن کرایە بۆ یەک جار ینی خەڵکێک پرسیار دەکەن ینی چیە ئەو هەڵبژاردنانە هەڵبژاردن یانی چی مامۆستا ئیسماعیل هەڵبژاردن یانی تۆی دەنگدەر ئازادانە بەویستی خۆت سەیری بەرنامەی حیزبەکان ئەەکەی سەیری پرۆژەی حیزبەکان ئەەکەی بەویستی خۆت تۆ لە هەر مووقعێک بی مافی خۆتە دەنگ دەدەی بەکێ
لە کوردستان وایە لە کوردستان دەوترێ بە هێزە ئەمنیەکان لە هەر دەڤەرێک کە حیزب هێزی خۆی هەیە ڕاستە وەکوتم بە وەکو وێنایەک وێنای هێزی حکومەتە بەڵام تەوجیه لە کێ وەرەگرێ بڕیاری بەدەستکێیە کێ ئاراستەیەکە خۆی بە هێزی کێ دەزانێ ئەمە واقعەکە من کاندیدەکەشی بۆ دیاریەک باسی واقعەکە دەکەم ئەم هێزە ئەمنیە دەبێت دەنگ بدا بەلایەنێکی دیاریکراو و هەندێک جار ئەوانەشیان کە متمانیان نییە پیان دەوردرێت دەبێت وێنەی دەنگەکەشمان بۆ بگری و دەبێت کە سوکارەکەش هەوڵبەی ئەویش دەنگمان بۆ بە و لەگەڵەوە فەرمانبەر زۆر فەرمانبەر هەیە دەترسێنرێ نەقڵ دەکرێ ئەڕەشەی لێ دەکرێ لە کاتێکە فەرمانبەری حکومەتە و ئەرکی هەر حکومەتێکە مافی ئەم فەرمانبەرە پارێزیە بۆیە بەڕاستی مامۆسای بەڕێز هەڵبژاردن وەکوتم تەنها بۆ ئەو حاڵەتەیە ئەگەر نا لە نەتیجا ئەبێ دوو هێزی دەسەڵاتدار لە کوردستانە ڕێک بکەون لەسەر پێکهێنانی حکومەت کاتێک کە ڕێ ناکەون و کووتمان ئەوە بۆ ساڵ و ئەوەندە تێدەپەڕێ و زۆر جار لەوانەیە زیاتر لەوەش تەجاوز بکە. بەڕێز کاک سەباح جەنابەت فەرمووتان هیچ هێزێک بە تەنیا مەبەستمان ئەم دوو هێزەیە ناتوانێت کابینەیەکی حکوومەت پێک بێنێ بەبێ ئەوی دیکەن ئەگەر لە سەدا 99 دەنگەکانیش بێنێ باش کەواتە ئێمە ئەگەر دوو ئیدارە بین دوو دراوسەی باش بین ئێمە ئەگەر ببینە دوو ماڵی جیا و هەردووکمان سنووری یەکتری بپارێزین هەردووکمان ببینە حکوومەتێکی خزمەت گوزار بۆ هاوڵاتیانمان چایبێکی هەیە ئەم جەختکردنەوەی چییە لەسەر یەک حکوومەتی یەک ئیدارەی وەڵام مامۆستا من لەگەڵ ئەوە نیم یعنی بەڕاستی دوو ئیدارەی ڕابگەینین وەکو دەڵێ زیادەکەی زیاترە زۆرتر عیبدار دەبین زیاتر ئەوەندەی متمانەمان لە دەستدا و متمانە لە دەست دەدەین و من دوجار دەترسم لەوەی بە جەنگی ناوخۆش وەکو جاری ترخۆیمە ئەزمونمان هەیە جەنگی ناوخۆ لە نێوان ئەو دوو ئیدارەیە ئەو دوو حکومەتە ڕوویدا و بە هەزاران گەنجی خوێنگەرمی کورد دەڵێ خێر لە خۆنەدیوی ئەم وڵاتە بە کوشتن دراوە بۆیە نا لە بەڕاستی ئەگەر هەر بەم ڕەنگەیش بێ یعنی بەناو یەک حکومەت بین حکومەت یاریان بین سەرۆکێکی لەوێ هەیە و دەسڵاتی لە زۆنێک هەیە و جێگرێکیشی هەیە و دەوری سەرۆکێک دەبینێ لە زۆنێکی تر ئەهوەنتر و باشترە بڵێ حیزبەکەش تەبعاً لە سەروی هەردووکیانەوە کەوان هەرێکیان پێگەیەکی زۆر دیاریکرا و بە مەسەڵەن بە دەسەڵاتداریان هەیە لە ناو حیزبەکەی خۆیان بەڵام هەر لە هێشتا لە سەروی ئەوانیشەوە خەڵکی تر هەیە لەبەرەوە من لەگەڵ ئەوە نیم ئەمە بە حالێکی باشتر دەبینم بەڵام ئێمە بە نەوعەکەی تر ئاوات بخوازیین یعنی بۆ دەبێت لە دوای 33 ساڵ حکمڕانی کە کاکە وەچەیەک تەمەنی بەڕێکرد هەندێکمان هەر ڕۆیشتین و ئەو ئومێدەمان نەبینی کە ئێمە حکومەتێکی ڕەشیدی خزمەتگوزاری یەک بڕیاری وەنیە باشە ئێمە بڕیار بوو کە ئێمە بەرەو سەربەخۆی بڕێ مامۆستا ئیسماعیل ئێمە ڕێفراندۆممان کرد ببین بە دەوڵەتێکی سەربەخۆ ئێمە ئەگەر نەتوانین لە دوای 33 ساڵ حکمڕانی تەجاوزی بەرژەوەندی حیزبی بکەین حکومەتێک پێبێنی حکومەتێکی نۆرمال ئەکتیڤ حکومەتێکەوە بە تاکی سەرۆک وەزیران دەسڵاتی خۆی هەبێت جێگرەکە بە ئاسی خۆی هەبێت ئەزانانی ئێستا ژۆک و پێم وتی وەزیرەکان لە هەر زۆنگێک و بریکارەکە دەسڵاتی زیاترە ئەو وەزیرەی سەر بەلایەنێکیانە لە زۆنەکەی ولا کە بریکارێکی بریکارەکە بە فعلی وەزیرە لەم زۆنەکەش بە هەمان شێوە ئێمە بکەین بە حاڵەتێکەوە فعلەن وەزیرەکان دەسڵاتیان هەبێ و دابەشکردنی داهاتیە وڵاتە بۆ هەموو لابێ خزمەت گوزاریەکان بۆ هەموو لابێ دەبینی مامۆستا لە زاخۆ بۆ با بڵێن خانەقین بۆ بەتایبەت با بڵێن لە زۆنی بۆ کفری حکومەتێک نییە حکومەتی هەریەمە بۆ دەبێت پرۆژەکان جیاواز بن بۆ دەبێت خزمەت گوزار زۆر جار شانازی پێوە دەکەن بەڕێزان لایەنێک دەڵێ ئێمە خزمەت گوزاریمان زۆر کردووە لە کاتێکە خۆی سەرۆکی حکومەتە قسەکە ئەمە یعنی کەواتە حکومەت دەوری نییە دوو حیزب ئەها حیزبەکەی ئەولا خزمەت گوزاری ناکە حیزبەکەی ئەولا لەبەرەوە بەڕاستی ئەمە کارەساتە بۆ نێن حکومەتێک دروستکەین لە زاخۆ بۆ کفری بە یەک ئاراسە خزمەت بکە و بە حاڵەتێکی نۆرمال بەڕێوە بڕوە وەک ئاماژەت پێکرد مامۆستا ئێمە یعنی کارەسات نییە دوای 33 ساڵ حکمڕانی دەستورێکمان نییە دوێنێ مامۆستا جعفەر عەلی بابەتێکی نووسی بوو کە حکوومەتی مەلەکی لە کەمتر لە 20 ساڵە توانی دوو بەنداوی گەورە لە شاری سلێمانی دروست بکە بەنداوی دوکان و بەنداوی دەربەنی خان تا ئێستاش ماون لە ساڵی 58ەوە تا ئێستا ماون بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دوو بەنداوی دروست کرد هیچیان ساڵێکی نەخایەن ئاو بردی پرسیارەکەکەم بەم شێوەیە بەڕێز کاک سەباح
چی وای کردووە کە ئەم حیزبانە بێباک بن لە پێکێنانی کابینێ حکوومەت و پێکێنانی ئیدارە وە کەس نەبێ محاسەبەیان بکە؟ کۆمەڵێک هۆکار و فاکتەر هەیە مامۆستا. یەکەم وەکویستم ئاماژی پێ بکەم بەڕاستی ئێستا دەستورێکمان نییە باش بنەما بێ دایک بێ بۆ یاساکان. بۆ نمونە ئێمە گەر دەستورێکمان هەبووە لەم دەستورە ئەبێ لە بەندێکا دیاری بکرێ لایەنی براوە حیزبی براوە ئەبێ لە مودەی ئەوەندە ڕۆژە کە لە دەستور لە سەری ڕێکەوین مانگێکە وەکو زۆرێک لە وڵاتان دوو مانگار چەندێکە دەبێ حکومەت پێک بێنی ئەگەر حکومەتی پێک نێنا حیزبی دووەم دەبێتە بەدیل باشە. ئەگەر ئێمەم دەستورەمان هەبێ ئەو حیزبی یەکەمە بێمنت نابێت لەوەی ساڵێک و مانگی حکومەت پێک نێنە یا حیزبەکەی تر وە ئەوە خاڵێک کە ئێمە دەستور وە بە ئەمدەنیش داناندرێ یعنی پرسیارە جددیە بکەین بۆ ئەو پرسیارەکەین باشە ئەوە یەک دوو مامۆستای بەڕێز هەڵبژارنەکان من بە ئێسێ شوێ دەڵم ینی ئەوان بڕیارەدەن نەتیجەکەی چۆن بێ ئەوان و من ضمنهم هەندێک وڵاتی نێودەوڵەتی کە ئەمان بەرژەوەندەکانیان دەپارێزن کە هەڵبژاردن نەتیجەی چۆن بێ ئەوە ینی وتومە تەبعاً ڕێژەی زۆرینەی کە یەکلاییکەرەوەیە بودەیەک بەشێک دێنەوە بۆ حیزبە ئۆپۆسیۆنەکان و هە لە نیتاقێکی دیاریکراوە لەوە تێناپەڕێت چەند ساڵە دەهێڵرێتەوە بەس بەشەکەی تری من ئەوە ڕئیمە کە ینی کۆمەڵێک بەڵگەشم لە بەردەسە ینی ئەوەیە کە ئەوکەڵێ ئەمە بەشێکێتی بەشەکەی تری ئەوەیە کە بەداخەوە یعنی بێمنەتن لە هاوڵاتیانی کوردستان یعنی هاوڵاتیانی کوردستان جا هەندێکی وەکو جارێک کاکە حەمەدەوێت لە برسا یا لە ترسا مثلەن بە جۆرێک لە جۆرەکان پابندن بەو حیزبەوە متمانەشان بە حیزبەکە نەبێ حیزبەکەی خۆشیان بە گەندەڵ بزانن بە کەمتەرخەم بزانن بەڵام هەر دەڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگیان پێدەن ئەوانی دەزانن ڕێژەی دیاریکراوی خۆیان دێنەوە بۆ یەکەم و دووەمی تر ئەگەر چەند کورسیەک زیاد و کەم بکە لە هیچ لە بابەتەکە ناگۆڕێ بۆیە دەزانن لە 92ەوە دوو حیزب لەم کوردستانە ئەگەر ئەو جار لە مدەیەکە کە ئەوش هەر پێم وایە یەکەم و دووەمی تێکەوت بەڵام بە 50 ڕێکەوتن ئەگەر دوای ئەوە میشە حیزبێک یەکەمە و حیزبی دووەمی ئەو دوای ئەو دووەمە و بەو ئاراستەیە دەڕات و دەزان هیچ لە بابەتەکە ناگۆڕێ لەبەرەوە بێمنەتن لە خەڵکی هەرێمی کوردستان و بەداخەوە ئازادیەکانیش ینی سنووردارن بەرتەسکن ڕێگە نادەن خەڵکی هەرێمی کوردستان لەو دەڤەر و بەتابەت خەریکە لەم دەڤەریشانی وای لێ دێ کە خەڵک بە تاکید بێتە سەر شەقام فشار دروستکە ناڕزایی دەرببڕێ بەلایکەمەوە داوای هەڵوشاندنەوەی حکومت بکە کە بینیمان لە بەغدا کرا بەغدایەکی پڕ لە کێشە لەو هەموو ناکۆکی و بەریەکەوتنە خەڵک توانی جەماوەر توانی هاوڵاتیان توانی بێنە سەر شەقام و 6 مانگ لەسەر شەقام بمێنێنەوە و ناچار حکومەتیشان هەڵوشاندەوە و هەڵبژاردننی پێشوەختیش بکرێ لێرە ڕێ دەرفەتی ئەو بابەتانیش نادەن بۆیە لێرە لەبەر بێمنەتەن ئەوان بەویستی خۆیانەوەتە بۆ نمونە وەکەوتمەوە ساڵێک ئەوەندەی حکومەت دواکەوتووە نە هاوڵاتیان توانیوانە وەنە ئۆپۆسیۆنێکیشمان هەیە ئۆپۆسیۆنێکی کاریگەر بێ کە بتوانێت فشار دروستکە حکومت پێک بێت. بەس بەڕێز کاک ساباح لە دەرەوەی یەکێتی پارتی ئەگەر هەڵە نە نزیکی 25 کورسیەک هەیە ئەم 25 کورسیە بۆ ڕۆڵیان نییە لە یعنی دەنگدەری 25 کورسی زۆرە بۆ حیزبی ئۆپۆزیسیۆنەکە بتوانن فشار بکەن بەڵام بۆ ئەم فشارە نابینین دەدایەن حیزبەکانی ئۆپۆزیسیۆنەوە لەم کەم تەرخەمی کە جەنابەتە فەرمووی. مامۆستا من زۆر ڕاشکاوە قسەکەم یعنی ئەوە حەقیشە من لە حزبێکی ئۆپۆسیۆن با بڵێن بەڵام باوەڕتە بیانی ماوەی کە و ڕەخنە زیاترگرمێن بە ئۆپۆسیۆنێکی زۆر حەقیقیمان لە کوردستانە نییە بەداخەوە بەشێک لە ئۆپۆسیۆنە من وەکو با بڵێن تیڕوانینی خۆم پێم وایە کە دەستی دووی دەسەڵاتە بە جۆرێک لە جۆرەکان ئەرک دەست پێنرێ بە خەڵکانێک بە خەڵکێک بە لایەنانێک ڕۆڵی ئۆپۆسیۆن بگێرن لە بەرچاوگرتن و پاراستنی بەرژەوەندی دەسەڵات چونکە ئۆپسیۆن دەبێ هەرابێ و دەسەڵات دەزانێت کەوا خەڵکێک ناڕازیە شەقام ناڕازیە ئەوەندە کەم تەرخەمیان کەم و کورتیان هەیە لەم 30 ساڵە خەڵکێکی زۆر ناڕازیە نەبوونی موچەیە خزمەت گوزاری و کوتمان بۆیە دەبێ ئۆپۆسیۆنێکە بێ بۆیە ینی خەڵکانێک لایەنانێک ڕادەستپێن ئەمە بەشەکەی تری ئەوەشی کە ئۆپۆسیۆنی حەقیقی یا با بڵێن دەستی دنیا بە جۆرێک لە جۆرەکان وەکو دەستەمۆی لێکراوە لەبەرچی لەبەرەوەی لەم وڵاتەدا هێز دەورە بینێ ئێمە
یعنی وەکو دەڵێ لە هەر کاتێکا بەرژەوەندی دەسەڵات کەوتە خەتەرەوە خۆت دەزانی هێز بەکارهێنراوە بەڵێ ڕاست و یاسا سەروەر نییە بەداخەوە خەڵ دەدرێتە دادگا بە چەند ساڵ حکم دەدرێ هیچ بەڵگەیەکی مەلموز نییە چکە حیزب ویستی تۆ تاوانبارەکە حیزب ویستی دەدادە دادگا حیزب ویستی کەیست بۆ دروستەکە یعنی ئەو حیزبانی کە جەناب دەفەرمووی بەشێکی حقیقین ترسیان لەمە هەیە کە بدرێنە دادگا یعنی مەبەستم ها کۆمەڵی فاکتەرە بەشێکیوە هێز دەورە بینێ هێز کاکە بینیمان بارەگای حیزب سوتێنرا لەبەر ئۆپۆسیۆن بوون دەچنە سەر بارەگا و سەرۆکی حیزبەکانی تر لەسەر ئۆپۆسیۆن بوون خەڵ دەخرێتە زیندان زۆر جار مەسەن لە لایەنەکان لە شوێنەکان لە ڕۆژنامە نووسان لە چالەکەوان ئەمانە هەمووی کاریگەری ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ دروستەکە جەنابی مامۆستا وەکوتم بەشەکەی تر جگەلەوەی کۆ هێز و ئەوە بەشێکی ترەوەی بە مامۆستا تا ئێستا حتا بۆ نمونە پەرلەمان کە لە وڵاتی ئەمە کە پەرلەمانیە دەبێت دەسەڵاتی لەسەر و هەموو دەستگاکانی شۆ بێ چکە هەتا خودی حکومت کە دەسەڵاتداری تەنفیدیە کێ متمانێ پێدا وە کێ دەتوانێت متمانێ لێ وەرگێتەوە هەڵبژار پەرلەمانە یە پەرلەمان ئەرزشێکی بۆ نایڵن بۆ پەرلەمان بۆ نیە سیرکە پەرلەمان بۆ ناتوانێت ڕۆڵی خۆی ببینێ بەڕێز کاک لەبەرەوەی جارێکی تر پێتەڵێم وەکو چۆن لە حکومەتە دوو حیزب بڕیارەدەن لە پەرلەمانیشا دوو حیزب بڕیارەدەن برارەدەن بە مانای دەرەوەی میکانیزمەکانیش ئالێتەکانیش بۆ نمونە ئێمە بینیمان پەرلەمان ویستی بە حاڵەتێکی نۆرماڵ ڕێگە بگرێتە بەر بۆ مەسلەی یاسایەک بۆ سەرۆکاتیە 2 ساڵ پەرلەمان داخرا لەلایەنێک لەبەرەوەی لە بەرژەوەندی لایەنێک نەبوو 2 ساڵ پەرلەمان داخرا سەرۆکی پەرلەمان بۆی نەبوو بڕاتەوە ئەو شارێکە پەرلەمانی تێدا بوو ئێ باشە پەرلەمانێک ئەگەر حیزبێک بتوانێت دەرگاکەی داخا سەرۆکەکەی قەدەغەکە لە هاتوچۆی شارێک ئەبێ کاریگەری چی بێ لەسەر ئەو وڵات ئەوە یەک دوای باسیەکەن حتا ئەرکی پەرلەمان چێ و چۆ لێستنراوەتەوە مەبەستم ئەوەی بۆیە دامەزراویمان نییە بۆیە یاسا سەرۆنی ئەو کات اینجا حتا ئەم پەرلەمانە مامۆستا ئیسماعیل ئەم پەرلەمانە بە یاسای دیاری کردووە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن بە پێی هێنانی کورسی و دەنگیان لە نێو پەرلەمان و مێژوویان لە خەباتی ڕزگاری خوازی شۆرشی کوردایەتی بابڕین لە بەشی باشوور بوجیان هەبێ لە بەشی باشوور تەبعاً بەشی باشوور مەبەستمانە بوجیان هەبێ باشە ئەوە چەندین ساڵە بوجیان بەڕسمی پێ نادرێت بۆ چونکە من ئەگەر حکومەت خۆی بوجێ نییە کاکین تا ئێستا پێتەڵێم تەواوە لەگەڵ ئەم حیزبانە بوجیان نییە بەناسە یاسایی لیان وەرگراوەتەوە دەوترا لەبەرەوەی کە ئەزمەی دارایی خۆیسە هەرچەند بڵێەوە بەڵام ئەو عێراق موچەی گرتووەتە دەست و هەرچەند لەوەی دیسان گرفت دروستکراوە باسەکە لەمەیە بۆ لەبەر دەستەمۆکردنی حیزبەکان لەوانەیە حتا و حیزبانە ئیمکاناتێکی مادیان لەبەردەست نەبێ ئەگەر زۆر جار حکومت هاوکارێکیشیان بکە بە جۆرێک لە جۆرەکان بیان خاتە چوارچەوەیەکەوە بۆیە من وەکوتومە تا ئێستا ئۆپۆسیۆنێکی زۆر ئەکتیڤمان نییە بەداخەوە ینی کە کاریگەری دروستکە و دەرەنجامی دەنگەکانیشیان دیارەکە و دابرانێکی دروست بۆ لە نێوان هاوڵاتیان و ئۆپۆسیۆنە هاوڵاتیان متمانیان بۆ حیزبەکانی ئۆپۆسیۆن زۆر کەم بۆتەوە زۆر سنووردارە بەو ڕێژەی کە دەبینی دیارە دەنگەکان و ئۆپۆسیۆنیش متمانیان بەونیە کە هاوڵاتیان بە تەوجیه و ئاراستی ئەوان بێنە سەر شەقام و فشار دروستکەن بە گوێیان بکرێت ئەمانە کۆمەڵی هۆکارن وای کردووە ئۆپۆسیۆن کاریگەریکی ئەوتۆینی ئەگەرنا لە هیچ وڵاتێکان نابێ حکومت وەکوتم ساڵ و مانگێک تەشکیل نەکرێ و نە هاوڵاتی هیچ فشارێکی دروست کردووە نە ئۆپۆسیۆنیش هیچ فشارێکی دروست خۆی بەڕای من مامۆستا سەباح نەبوونی متمانە لە هاوڵاتیانەوە ینی هاوڵاتیان بۆیە متمانیان بەم حیزبانە نەماوە بە ئۆپۆزیسیۆن و غیری ئۆپۆزیسیۆنیشەوە بە هەڵبژاردنەوە بە خۆپیشاندانەوە متمانیان نەماوە هۆکارەکەی ئەوەیە زۆر جار حزبێکی ئۆپۆزیسیۆنیان کردووەتە خاوەندەنگ بەڵام دوایی نەیتوانی و متمانی دەنگەکان بپارێزێ زۆر جار وەزیرێک کراوەتە وەزیر نەیتوانی و مافی دەنگەکەی خۆی بپارێزێ زۆر جار کەسێک کراوەتە پەرلەمانتار نێردراوە بۆ پەرلەمان بەڵام نەیتوانی و مافی دەنگدانەکەی بپارێزێ لەولاوە بە شێوەیەکی ترگەڕاوەتەوە بە 180 پلەوەکوڵێ پێچەوانەی ئەو ئیدعاە هەڵسو کەوتی کردووە کە لە کاتی هەڵبژاردننا بانگەشەی بۆ کردووە وەکاری نەبوونی متمانەی هاوڵاتیان یاخود دەنگ دەر بە هەڵبژاردننیش خۆتەزانی ئەوەیە کە جەناب ئاماژەت پێکرد هەر کەسێک دەنگ بێنێ تەشکیلی حکوومەت لە لای یەکێتی پارتیە وانە باش پرسیارەکە ئەوەیە بەڕێز کاک سەباح ئێمە
ئەو کۆنسڵخانە و نوێنەرایەتیانەی کە لە وڵاتی خۆمان هەن یا لە هەرێمی کوردستان هەن زۆر باشتر لە ئێمەکەم و کوڕێکان نەزانن، بەڵام بۆ پشگیری ئەم دوولایەناکەن بۆ مانەوەیان لەسەر ئەم کورسی دەسەڵاتە و بەڕێوەبردننی ئەم ئیدارەیە. مامۆستای بەڕێز، دڵهێزانی دنیا بە دوای بەرژوونی خۆیان ناگەڕێن. بۆ هەموو حکومەتێک دوو حاڵەت هەیە مامۆستای بەڕێز. بەشێکی حکومەتێکەکەوە متمانەی هەبێ لە لای ئەوان، حکومەتێکی نۆرماڵ بێ، مؤسسەی بێ، دیموکراسی بێ، یاسا سەرۆر بێ، خزمەت گوزار بێ، هاوڵاتیان بە تەواتی پشتیوانی ئەم حکومەتەی خۆیان بکەن، لای ئەوان ئەرزشێکی هەیە کە بەداخۆ من هەستەکەم هەرێم ئەمەی نەماوە. بۆ لەبەرەوەی کە دەبینن یعنی هەر لە یەکەم پەرلەمانەوە بە تەجویرات کە هات ئەوانی تڵاعیان هەیە و مخابرات و هەواڵگریان هەیە و دەزان چۆن کراوە بە ئێسێ شۆخوان دەزان و بەشێکن لە قەزیەکان و تا جەنگی ناوخۆوە تا ئێسێژ ئەزان و حاڵەتی دوو ئیدارەی و ئەوە لای ئەوان ئەوە بەداخەوە بەشێکە لەوەی کە پێکنەهێنانی ئەم حکومەتانە و ئەم حاڵەتانەی ڕۆدا حکومەتی هەرێمی خستوەتە ژێرپرسیارەوە، با بڵێن کیانەکە هەرێمەکەی خستوەتە ژێرپرسیارەوە سومعی لەکەدار کردووە. یعنی تەسەوورەکەی هەرێمی کوردستان وەکو ئیدارە متمانی لە دەستدا بێت لای وڵاتانی دەرەوە؟ متمانەی مامۆستا متمانەی لە ناخەوە وەک ئەو حاڵەتی کە من وتم کە حکومەتێکی مؤسسەیی دیموکراسی با بڵێن کە سندوقەکانی دەنگدان بڕیار دەدەن تەداولیتی دەسەڵاتی تیا ئەکرێ دەستی دەسەڵاتی تیا ئەکرێ بە تاکیدی هیچ متمانیان بەهرێم نییە کە دەبینن دەزان چۆنە. بەڵام بەشێکی ترمان هەیە کە زلهێزان مامەڵی لەگەڵاکەن ئەوش بەرژەوەندیە. بەرژەوەندی خۆیان لە حکومەتێکە لە حیزبێکە لە دەسەڵاتێکە دەبینن. یعنی ڕوونە لای جەنابەت ئەم زلهێزانەی دنیا چەند حکومەتی دیکتاتۆری خوێنڕێژی دەسەڵاتدار پاراستیان و دەپارێزن تا ئەو کاتێک کە بەرژەوەندەکانی ئەمان پارێزراوە بێ، تا ئەو کاتێک کە بەرژەوەندەکانی ئەمان گرێ دەدرێت بە بوونی ئەوانەوە. کاتێک کە بەرژەوەندەکان بەریەکەوتنیان بۆ دروست بوو یا بەرژەوەندیان لە بوونی ئەوانان نەبوو یا بەرژەوەندێکی باشتر هاتە پێشێ ئەمان دەخەنە با بڵێن زەبڵدانی مێژووەوە وەکو بینیمان لە دەڤەرەکان و چواردەور. بۆیە ئەوەی کە لە کوردستان ئێستا با بڵێن ئەو قونسوڵخانەکان کە مامەڵە ئەکەن بەشێکی زۆری علاقەی بەو حاڵەتەوە هەیە کە بەرژەوەندی خۆیان لە بوونی هەرێمێکدا لە عێراقا دەبینن، چونکە عێراق حاڵەتێکی نەئاسایی هەیە، مەزەبگەرایی دەوری تێدا دەبینێ، با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان لەوانەیە پەیوەست بن بە هەندێک وڵاتی هەرێمیەوە کە لە مەسلحەت و بەرژەوەندی ئەوان نییە، بەرژەوەندی ئەوان لە بوونی ئەمەوە ئەوەی کە کۆنتترۆلی ئەم وەزعە دەکا بۆ ئەوان حتا حکومەتەکانی هەرێمی کە حەز بە بوونی کیانی کوردی ناکەن، بەڵام لەبەرەوەی کە بوونی هەرێم ئەمری واقعە و دەبێ ببێ و دەستوریە لە عێراقدا و پشتیوانێکی ئەوەی هەبووە کە مادەم هەر هەیە بوونی هەیە حەز دەکەن ئەو هێزە دەسەڵاتدارانە بن، چونکە ئەو هێزانە بە جۆرێک لە جۆرەکان بەداخەوە بەرژەوەندی ئەوانە پارێزن و زۆر جار بەرژەوەندی هەرێم و هاوڵاتیانیان کردووە بە قوربانی ئەو بەرژەوەندیانە. بۆیە لەبەر مەسلحەتیانی ئەوان ئەگەر نا من پێم وانییە کە قونسوڵخانەکان و سەفارەتەکان لە کوردستاندا نەزانن لە هەرێم چیە گوزەرێ، نەزانن چی ڕوئەدا. زۆر جاریش هاتوونەتە سەرخەت لەسەر ڕۆژنامە نووسان کە زیندانی ئەکرێن، بەڵام وەکو وتم ئەوان مامەڵە لەگەڵ ئەمری واقعە ئەکەن و بە شێتێک ئەو ئەمری واقعە بەرژەوەندەکانیان بپارێزی. باش بەڕێز کاک سەباح، نەبوونی حکوومەت یاخود پێکنەهێنانی حکوومەت و ئیدارەدان بەم شێوەیە، ینی نەبوونی حکوومەت و بوونی حکوومەتێکی کاربەڕێکەر چه سوودێکی بۆ دوولایانی دەسەڵات هەیە و چه زیانێکی بۆ هاوڵاتیان هەیە؟ ئەم واقعی کە ئێستا ئەوە هەیە تەمان زیانی بۆ هاوڵاتیان چییە؟ یەکەم وەکوتم متمانەی هەرێم کەمتر ئەکاتەوە، دەیخاتە ژێر پرسیارەوە و بەداخەوە ئێمە نمونەیەک نیشانی وڵاتیان دەدەین کە ئێمە لەگەڵ ئەو هەموو مەزڵومیەت و ئەو هەموو خەباتەی کردمان، بەڵام لە حکمڕانیا فاشیلین، شکستمان خواردۆ ناتوانین. ئەمە کە گەورەترین زەرەرە مامۆسا، چکە متمانە لە هەموو شتێک گرنگترە، کە متمانە نەما متمانە بە درێژایی مێژوو دروستە بێ، بەڵام لەوانەیە بە هەندێک مووقیف لە دەست بدرێ و بە ئاسانی بەدەست نێتەوە. خاڵی دووەم بۆ زەرەری هاوڵاتیان ئەوەیە کەوا
دوو زۆنی جیاواز دروست بووە بەریەکەوتن دروست دەبێ ئەگەر ببین لە ڕاگەاندەکان ئێستا بەداخەوە خەریکە جەنگێکی سارد ڕوویداوە ئەم دوو دەسەڵاتە گرفت لە سنووریەکە دروست دەکەن خۆشحاڵن بە شکستی یەکتر دەبینی لە دەڤەرێک ئەگەر ڕووداوێ ڕووبە ئەم تەختەیەکە ئەم برەوی پێدا کێشەکە گەورەتر لە کاتێکە خۆشحاڵی پێوە دیارە خۆشحاڵی پێودە نە خۆشحاڵی تەداخولاتیش لەوە چی زۆرجار هەبێ بە ناڕاستەوخۆ بە جۆرێک لە جۆرەکان سەپۆرتیەکە پشتیوانی دەکا کەمە لە کاتێکە هەر برینێک لە جەستەی ئەم نیشتیمانە ئەم هەرێمە دروست ببێ خوێن لە یەک لاشە دەڕوە لە هەمومان دێ ئەمە زەرێکی زۆر گەورەیە کە دەکرێت بەداخەوە و بەداخەوە ئێستا وای لێ هاتووە حکومت خاوەنی بودجێ وڵاتە نییە یعنی حکومت دەزانی گرفتێتی ماوەسا ئیسماعیل لە ساڵێکە بتوانێت 120 ملیار دلار بڵێن دینار کۆ کاتەوە لە مانگێکە عفو ببوورە لە مانگێکە 120 ملیار دینار کۆ کاتۆ بیدا بە حکومەتی عێراقی بۆی نزیکەی تریلیۆنێک بۆ ئێمە بۆ موچە بنیارێ پێی کۆ ناکرێتەوە یعنی لەبەر ئەوەیە کە داهات نییە نا ئێمە تا ئەم ڕێکەوتنەی کە لەگەڵ سۆما کراوە ئێمە بە ڕۆژانە بە نزیکەی 300,000 بەرمیل نەوتمان فرۆشتووە ئێمە داهاتی چەندەها وەزارەتی خزمەتگوزاری وەک کارەبا ئاو ڕێگەوبان با بڵێن ناوخۆ تەندروستی چیمان هەیە کە زۆر زۆرە ئێمە ئەو هەموو باج و گمرگ و ئەوەمان هەیە لەگەڵ سنوورەکانە حکومت نەیتەدوێن بۆ لەبەرەوە دوو حیزب لە دوو زۆنی جیاوازە مامەڵە بە پارەکەوەکەن حکومت دەچی ناگاتەوە پارانە بە ڕێگەی قاچاق وەک پەرلەمانتارەکان دەڵێن و زۆر نمونە دێنەوە کە بە دوواداچوونەکەن بە ڕێگەی قاچاق بە بردننی لە بانکەکان زۆرجار ئەمانە هەمووی زەررە لە هاوڵاتی بەڕێزم ئێستا ئەوە هۆکارەوە بۆ ئێمە ئێستا موچەکە ئەو مانگی دوانزەی موچە مانگی دا هاوڵاتیان وەریان نەگرتووە لەبەرەوە بوو کە حکومەتی هەرێم لەوانەیە هەندی هۆکاری بچووکتر بەڵام ئەسڵ هۆکارەکە حکومەتی عێراقی داوای دەکرد لە ماوەیەکی دیاری کراوە 120 ملیارم بۆ بنێرە نەیدەنارد کات دەڕۆی ئێستاوە خیتامینەکە داخرێ و ئێمە دوو موچەمان دەفەوتێ خاڵێکی تر لەوەی کە لە بەرژەوەندی حیزبەکان ئەوێ لە بەرژەوەندی ئەوانەوەیە کە خۆیان مامەڵە بە بووجەواکەن خۆیان مامەڵە بە ئارزوی خۆیان بە سنوورێکی دیاریکراوی جوگرافی دێگەڵە بەمدی و دێگەڵە بەودیوەکەن خۆیان بڕیار دەدەن لە سەروی یاساوە و پەرلەمانێک بەسەرەن نییە چاودێریان بکە و بە جۆرێک لە جۆرەکان ئەوان ئێستا گوتم دەستکراوەترن چۆن مامەڵە ئەکەن لە ڕووی علاقاتی سیاسیەوە پەیوەندی لەگەڵ نێو دەوڵەتیە کۆی ئەمانە بە مانایەکی تر دوو حیزبی کردووە بە دەسەڵاتداری هەمیشە هەمەکارە و هەمە دەسەڵات لەبەرەوە پیان خۆش نییە حکوومەتێک دروست ببێ و لەوانێت چوارچوەیەکیان بۆ دروستکە کە هەندێک جار بە ناچاری خۆ هەرخواان حکومەتداری دەکەن بەڵام بە ناچاری بڕۆنە ژێرباری هەندێک بابەتەوە کە ئێستا لە بەرژەوەندیان یەکێک لەو خاڵانی کە جەنابەت دڵنیام ئەتویست ئاماژەی پێ بکەی بابەتی نەبوونی یاسا سەروەریە بەڕێز کاک سەباح یەکێک لەو سوودانەی کە یەکێتی و پارتی سوودی لێوەرئەگرن لە بابەتی نەبوونی حکوومەتە پێداکوتانیانە ڕێگداکوتانیانە لە ناو ناوەندە یاساییەکانە لە ناو ئەو ناوەندانەی کە جۆرێک لە جۆرەکان ئەتوانن بڕیار لە بەرژەوەندی ئەوان بدرێ ئەگەر ئێستا یاسا هەبوایە ئەگەر داواکاری گشتی هەبوایە یعنی حکوومەتی بەم شێوەیە ناهێشتەوە ئەیتوانی داواکاری گشتی توانێت ڕۆلی زۆر گەورە ببینێ ئەنجومەنی یاسادانان ئەتوانێت ڕۆلی زۆر گەورە ببینێ بەڵام بەداخەوە لە وڵاتی خۆمان هیچ کام لەم جۆرە لە موەسسە کاران نییە و بۆ کارانی و کوجەنا بدوتت هەمانە و هۆکارانەیە کە یەکێتی و پارتی ناڵن کارابێ ئەو سایبەڕێز ئەگەر یاسا سەرۆر بێ ئەبێت دامەزراوە یاسایەکان وەکو دادگا حتا حکوومەتیش نتوانانی هەندێ بربەستیان لە ڕێگادانی بۆ خۆیان ئازاد بن ئەوان لە حکوومەتیش بپێچنەوە بەڵام مشکلەکەی ئێمە ئەوەیە جەنابی ماوسا دادوەرەکان کێدایەنێ حتا لە ئاستی باڵا یعنی ئەگەر پێویستکە چەند دادوەرێک دانرێ دەبێ ئەمەندەی لە حیزبی فڵان شوێن بێ و ئەمەندەی لە حیزبەکەی تر بێ لە هەردوو حیزبی دەسەڵات کاتێک من وەک دادوەر تۆ دام بنیت و دەسەڵاتم پێ بدەیت ئەتوانم بڕیار بدەم لە دژی بەرژەوەندی تۆ چۆن دەتوانم یعنی مشکلەکەی ئێمە ئەوەیە لەم وڵاتە یاسا سەرۆر نییە لەبەرەوە چی لەبەرەوەی حیزب بڕیار دەدا کێ دادوەر بێ یعنی دادوەر هەیە بڕیاری داوە کاتێ حیزبەکە بەدڵی نەبوو نقلی کردووە
گواستوێتی بۆ شوێنێکی تر لە ئەرکەکەی دووری خستۆتەوە لە کاتێکەوە دادگایە دەبێ خەڵک بڕیا لەسەر خەڵک بدا خەڵ زیندانی دەکا خەڵک ئازاد دەکا خەڵ دوور دەخاتەوە لەبەرەوە بەڕاستی ئێمە هیچ شتێکمان لە جێگەی خۆیانێ مامۆستا ئەمانە هەمووشی وەکوتم بە مەبەست بۆ پاراستنی دەسەڵاتێکی حیزبیە بۆ پەرلەمان نییە بۆ پەرلەمان ئەکتیڤ ناکرێت ینی پەرلەمانێک نەتوانێت دوای ساڵێک و با بڵێ نزیکەی 2 مانگ دەستەی سەرۆکاتی خۆی هەڵبژێرێ ئەبێن پەرلەمانە کاریگەری چی بێ ئەبێ دەسەڵاتی چی بێ بۆ مامۆستا لەبەرەوەی ئەو ئەرکانی سێ ئەرکی هەیە بەس ئەگەر بم بوری کاتم بەسەری یاسا دانان و هەمارکردنەوە یاسا وە پێکێنانی حکومت و متمانەدان بە حکومت و لێپرسینەوە و هەڵۆشاندنەوەی لەگەڵ بوجۆی دیاریکردنی بوجۆ بەدادا چون بە دوایدا ئەمان ئەوە یاسا و کوتم لەوانی هەندێک جار پەرلەمان یاسادا و یاسایەک بۆی نیە دەرکریان دوو ئەو یاسایانە دەرەکەن کە یەک لە بەرژەوەندی خۆیانە دوو میلەتی ئێمە پێویستی نیە و ئەوان ئۆکەی 100% بۆ بکەن ئەوە یەک دوو مەوزوعی پێکێدانی حکومات ئەوانەوەتە بۆ خۆیان نایڵەنە حکومەتێک پێک بێ و پەرلەمانیش هیچ دەسەڵاتێکی نییە هیچ ڕۆڵێکی نییە و لەگەڵ ئەوەشا ئەگەر پێکیشی بێنێ بە ڕەزامەندی ئەوان هەتا ئێستا لە ماوەی 33 ساڵی حکومڕانی ئێمە یەک وەزیرت بینیوە ئیقالە بکرێ و متمانی لێوەرگێتەوە یا لە عێراقێکی پرفەوزا کراوە یان نەکراوە لەبەرەوە بۆ چونکەوە بڕیاری حیزبە حیزب بەتوانێت وەزیرەکە بگۆڕێنەک پەرلەمان بەداخەوە و لەگەڵەوەشا بووجاوە چەند ساڵە پەرلەمانیش هەیە هەر حزوری هەیە پەرلەمان نەبووە کۆبنەوەی کردووە سەرۆکایەتی هەبووە چەند ساڵە بووجە نهاتوەتە پەرلەمانەوە بۆ لەبەرەوەی پەرلەمان نەزانێت بووجە و داهات یاریمی کوردستان چییە لەکوێ دێ سەرچاوی داهات لەکوێ دێ و چۆن سەرفەکری ئەمە ئەرکی پەرلەمان نییە ئێم دوو حیزبە نایڵن حکومەتیش نازانێت حکومەتی زۆرجار نازانێت داهاتەکان سنوورێکی دیاریکراوە لەوانەیە بزانێ تا ئاستێک لەبەرەوە پەرلەمان ئەو ڕۆڵەی پێنادان بزانێت لە وڵاتەدا داهات لەکوێوە دێ چەندێک بە شێوازی یاساییە چەندێک لە بەرژەوەندی هاوڵاتیانە چەندێکی کراوە بە ئەرکێکی قرس لەسەر هاوڵاتیان چونکە پەرلەمانێکێک لە ئەرکە سەرکەکەی نوێنەراتی میلەتە بۆیە بەڕاستی ئەمان بەکرداریان نایەڵن پەرلەمان ئەکتیڤ بێ یا کاتێکیش ئەکتیڤ بوو بە هیچ شێوەیەک ناڵن ڕۆڵە سەرکیەکەی خۆی ببینێ تەنها بەڕێکردنی کات و 4 ساڵ و کۆمەڵی خانەنشین و ئەو حاڵەتانەی بەداخەوە تا ئێستا دەسڵاتێکی دیاریکراوی سنوورداریان هەبووە چی بکەین بۆ ئەوەی ئەم دوو هێزە ئەوەندەی تر پێڕانە کێشن یاخۆت چارەسەری ئەم کێشانە بکرێت لە کوردستانی خۆمانە بەڕێز کاکسەوا ڕۆڵی میدیاکار چییە ڕۆڵی حیزب چییە ڕۆڵی ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ و ئەو ڕێکخراوانی کۆمەلگای مەدەنی چییە پێویستەوان چی بکەن ئەمۆستا ئەگەر با بڵێن لە ڕوانگەیەکی ڕەشبینانەوە قسە نەکەم بەڕاستی یعنی چارەسەری زۆر ناڕەحەتە چارەسەری زۆر ناڕەحەتە هۆکارەکەش ئەوەی وکوتم ئەو دوو حیزبە کە لە سەرەتای شۆڕشی شاخەوە ئامادە بوون شەڕی ناوخۆ بکەن لە یەکتر بکوژن بۆ پاراستنی پێگەی خۆیان چونکە هەمومانە یەکدەنگین هیچ کاتێک براکوژی لە مەسلحەتی میلەت نەبووە هەر لە زەمەنی ساڵی 60ەکانەوە و بەریەکەوتن هەبووە بۆ پاراستنی بەرژەوەندی دوو حیزب و ئەگەر بڵێم دوو بنەماڵە بووە بە دوای ئەوە لە شاخ و جاری تر بینیمان و دەست تێکەڵکردن یاکو پەیوەندی بوون بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ وڵاتان لەسەر ئەساسی بەرژەوەندی حیزبی و دژایەتیکردنی یەکتر وای کردووە بە جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاری لە واقعی هەرێمە زۆر ناڕەحەتە بەڵام وەکو ئەرکی ڕاگەاندن چییە بەڕاستی ڕاگەاندن ئەبێ با بڵێن پرۆفیشناڵانە بە ئەرکی خۆی هەڵسێ با بڵێن بێلایەنانە دەستدانێ لەسەر کەم و کورتیەکان نەترس بن بێمنەت بن و واقعەن هاوڵاتیان و وشیارکەنەوە بەداخەوە هەمانە هەندێک میدیا لە ئاستێکی سنووردارە لەوە بەڵام تا ئێستا زۆربەی میدیاکانی ئێمە بەوانەی ڕاستە و خۆسەر بە حیزبن و زۆرینان کە ناڕاستە و خۆ وەک سێبەر خزمەت بە حیزب و بەتایبەت دەسەڵاتەکەن و پارێکی زۆر لە بەردەستیانە تەخشان و پەخشانەکرێ هێشتا لە بەرژەوەندی ئەو دەسەڵاتە کارەکەن وە چەوەشەکاری و بە ئاراستەبردنێکی نادروستی هاوڵاتیان کارەکەن ئەوە خاڵەکە هەمووی ئەو ئەرکە پێسێتەوە هاوڵاتیان دەبێت ڕۆشنبیر بن ڕاستە گلەیمان هەیە لە حیزبەکانی ئۆپۆسیۆن ڕاستە حیزبی تر لەوانەیە دروست ببێ کاکەوە دڵنیا بن هیچ حیزبێک لەسەر ئەرزا بە بێکەم و کورتی دروست نابێ بەڵام لە دنیادا مامۆستا ئیسماعیل مامەڵە لەگەڵ چی ئاکرێ بە ڕێژەی
حزبێک کاتووە ناوی حیزبی مامۆستا ئیسماعیلە، حزبێک کاتووە ناوی حزبی فڵان کەسێکی ترە بە ناو با بڵین. ئەم دوو حیزبە وەرە سەریکە کامیان کەم و کورتی کەمترە، کامیان خزمەتی زیاترە، کامیان گەندەڵی کەمترە، کامیان هەتا وەکوتم ها لە قاعدەیەکی ئوسولیمان هەیە اختیار ئەخەفە ضەرەرەین، کامیان زەرەری کەمترە با زەرریش هەبێ ئەبێ هاوڵاتیان پشتیوانی ئەوانە بکەن بۆەوەی ئێمە جارێ بەلەکێ بۆ ڕێ نەدەین هیچ کەسێک بە چەندین ساڵ لە حکومڕانیە بێ کە وەردەوە دەبەرەوە دیکتاتۆری ئەڕوا. پشتیوانی حیزبەکانی ئۆپۆسیۆن بکرێ بە هەر جۆرێک و حیزبەکانی ئۆپۆسیۆن بەڕاستی ئەبێ بەرژەوەندی حیزبی بەداخەوە تا ئێستا 100% زاڵە وەلای نێن بێن لە بەرژەوەندی میلەت کۆ ببنەوە لە بەرەیەکی بەهێزا لە بەرەیەکی ئۆپۆسیۆنی دژی بەهێزا ئیش بکەن کار بکەن لەسەر ئەوەی کە هەم پشتیوانی شەقام بکەن هەم شەقام لە دەوری خۆیان کۆکەنەوە هەم پرۆژەی بەدیلی حکومڕانیان هەبێ کە بەداخەوە تا ئێستا ئۆپۆسیۆن پرۆژەی بەدیلی حکومڕانی پێشکەش ناکە پرۆژەی بەدیلیان هەبێ و بتوانن کارکەن لەسەرەوەی کە پێکەوە هاوڵاتیان و ئۆپۆسیۆن ئاش ببنەوە ئێمە بەلایکەمەوە من و تومە بەلایکەمەوە جارێک با لە سندوقەکانی دەنگدانا بیسەلمێنین ئەوە حیزبەکانی ئۆپۆسیۆن نیوە زائد یەکیان هێنا بەڵام دوو حیزبی دەسەڵات وەکو دیکتاتۆر هێشتا ئەوە لەگەڵ ئەوە کۆتا خاڵەوەیە ئەم حیزبانەی ئۆپۆسیۆن پەیوەندیەکانیان بەهێزکەنەوە بتوانن لەگەڵ حتا وڵاتانە چۆن گفتوگۆ بکرێ لەگەڵ خونسوڵخانەکانە کە تەزویرات لە هەڵبژاردنەکانی هەرێمە ئەوەی کە حکوومەتەکان دەستیان تایە هەیە چۆن کارێک بکرێ کەم کرێتەوە و حیزبەکانی دەسەڵاتیش ئەوەی دەستیان تایە هەیە بە ڕێژێک لە ڕێژەکان بە جۆرێک لە جۆرەکان ئومێدێکەوە کوتم من بۆ خۆم قەناعەتمایە تۆزێک قورس و ناڕەحەتە بەڵام هیچ شتێکی مەحاڵ نیە سپاسەکەم بەڕێز کاک سەباح قارەمانی وەکو چاودێری سیاسی لەگەڵ ئێمە بووی سوپاسی ماندووبوون دەکەم زۆر بەخێر بێت بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک سەباح قارەمانی وەکو چاودێری سیاسی کۆتایی پێهات ئێوەش بمێنن بەخێر خواتان لەگەڵ بێ.